صلاة على بهاوريان مادام زوز باشتن جاء فيديو نازل كده أنا بيش مشتت شيء كم بعدش كبيت عملن صبر يوم بوتشوي كم بيش استعلا بمانجاهم شهادة مرقطانة شهادي اي جاست بريقون بوتشوي بكتب خاني قشتي أبيتشن عدد يكتب لاني كتشاب مكتوب بيبا ما بكتب خاني قشتي يعني اشتكي إجبارية جا استاش بريقون بس بتجي زوز الهلاكم اشتاتو زرورشتم أنا مزخاني سليمانية بس دايم باخرة جا أوش كتاب خاني قشتي باكتشي نجور جا وقشتينا كتاب خانك طبعا يكم شد كبخال ما رسم كتنا كليا باشا وجنا وكتاب خانك الصالة ما شو بيكتبي لينيا جاري كبلم لما كان سرتا أتشين ببشي كتاب خاني إنجليزي جاي ساتشين ببشي بشي كوي كتاب خانة كرديكا نعرف ممكن بشي خلنا عندنا بشانزورة نبدأ شو أوران إير بشي خلنا ويا بس من ناس مشكا إيش كتبنا خلنا لإسلام تابعون الشش هي هولي زيور بس داخرة باي باي أنا همي كتابة ما بشي تشيا نازانم لنسرا إيرا إيرش جاء أمي كتابي خوش ليا طبعا مجالي شي من يقدعني عم بخان ما إستا بس هسيكي زوزو خوش تياتي شنو ناو دنيا كتابة كان هم كتابة خوشيتي والله يحزك مروشي مجالي حبه هر همو طبعاً كان بو إيرو بيكو كتاب خانينا بيتان شونه قاتي أوي خو حافظي لي مشينا جوانا بكين إنجا دوباره صلاة على بهاوريان ببرندركم زوزو نزمة وميكروفون شمبانيا بس طلتان قوري بيتو هولبن جانجو الفيديو قبقرم هوري كزوزو بسارتان كتبو لسير كتابكا تشلي نامي تايبت تشلي كوميتي شاخن دوما تاني أنا ما مساچو دسي بيكو دو منش نوي كتاب نوسم بيش مش تي كتاب نوسي شتيت نيتان هابلي بو حاسبي يعني بو كات بسير بدن بي جارم خو ما بالما كدو كوابي بس كا ودودا كقورابي وزوزو أجدنا دنيا كتابها هسا كي مشكي لو بابتها كإخواني تو مجنها مشتري ويدري ما من بابي بابتي إخوان درم هاد جادوا هسا كي مشكي أتر أتقيته زانياري زوزوريتي يعني كتاب دوان سيان داسا دوصد كتاب يابون منيدنا كورس ورقري لسر وبابتي مجداري لقنا سيمار وشوبا أكي لسر بابتي كي داري كراو شهادي كي زوزو بدسني لسر كمال بواري داري كراو كتاي بتبها بروردا هسا كي كاتي أوي ككتاب بنوسي بحشا هجانا وقوتم من بهيش شويك بيجناري ناكم بو همو كسي كتشبكا ككتاب نوسه حتى خودي خوشم أقر كات قريتون شتبو خوم ألم بلام تنهالك حالة ألم بارجوا كدوش تاب نوسي كا يكم مشكل بربلو زانياريا نقدر يشتاب قريتو يعني هيش نزاني لسري مشكل بربلو زانياريا دوامينيش تاب نوسي كجياواز تربي إسا كمن أمكن مخندوتو يبدينا كتاب من سر خندوتو سعي كدنو هل زانكو ساعتي لبولي رونزا دس ممكن بخواني أكتباني كرسي سعي كدنا والله من زانكو يا بتعبتي بس ممكن بخواني أكتباني كتابة بس سعي كدنو فندن لبرو بتعلم يعني مش تيجي زوز والأزال بس كتابة كاني تر هو ما كتابة بنسمين ترى دي جواز تبي الكتابة كاني أو كتباني كربا صراحة طبعا هذه كل جوازي تعبتي خوي هي هزم نك دوش تبي ككوبي كتابة كاني تربي شو هم كسب جوازي كوجوانا هرجعت من هاتم من لحسي كسي كترم كدو كوبي كسي كترم كد أو جوازي خوم لدسين أو بهاي خوم لدسين جال برو بتعلم بهم آن تان حسب إني عندي كتابة بمثل سباري كذا خلينا بيسكا أو بارة تنزوز خوش بو أكيد بارة تنخوش بنا يعني كي أتواني بنمنا شتنا بوارك ودهنا نتابك خوشين لو من أبى بوارك خود زوز خوش بخليتهم باشان خالي دو هم من هيا كبيست كذا كتابي كي زوز لسه أو بارة بخانيته بنمنا كتابي شي من هيا كسكا ك بيبا رومانيوس معقول يا بيبا رومانيوس وصد كتاب بين صد كتاب هزار كتاب لي أنا خون بتاعنا لبالي رومانا وعينا هرجعتي أم كسا حادث دينا كتابي لو باراخن وزيادة بين صب وهزار كتابي لو باراخن داني أم كسا أتواني
چی بکات کتێبێکی زۆر باش لەو بارەیە بنووسێ و داهێنانیشت یا بکات چکەیەک نافکریکۆ کودۆتەوانێ و لە کۆتاییە ئەتوانێت لەو فکرانە فکرێکی تازەتر دروست بکات. بەڵام ئەگەر بێت و من تەنها باڵین سە کتێب بخوێندێتەوە بە 100 کتێب بە 100 بیرۆکە فکری تازە دروست نابێ وریابن. بۆی هەمیشە وتوماچ لە بابەتی کتێب نووسینە چ لە بابەتی ڤیدیۆکردنە ئەگەر بێت و من تەنها بۆ نمونە 300 ڤیدیۆی وڵاتە ئەوروپیەکان بکەم مەسەلە وڵاتە عەرەبیەکان بکەم تەنها دووباری ئەوانەکەم تێگەن لە ڤیدیۆکانشمە حتا. بەڵام ئەو شتێکەوەی کردو کە جیاواز لە ڤیدیۆکانشمان حتا لە کەناڵی ماما ئەوەیە کە بەبەرداوامی من سێ ڤیدیۆی هەموو وڵاتەکانەکەم بێ جیاواز جاری وا سێ ڤیدیۆی وڵاتێکەکەم بەخوای گوشەی لێ تەناگەم یە گوشە بەس بۆچی تەنها ئەوەیە کە فکرەکانیان لەوە بکەم و لە کۆتای فکرێکی تازە دروست بکەم. کاتێ من چۆن لە ڤیدیۆکانمان هەوڵ هەمیشە تازەکەری بکەم و تەنها ئەوە نیە بڵم بە خێرا ڤیدیۆیکیان بۆ بکەم و هەروەها کەسایی سێ ڤیدیۆکەم اینجا بۆ نمونە من لە هەموو ڤیدیۆکانە بیرۆکەکان ئاڵوگۆڕەکەم و لە کۆتایی بیرۆکێکی تازە دروستەکەم و ڤیدیۆتان بۆ ئەەکەم بە هەمان شێ بۆ کتێبەکە جواب بووە لێدینا کتێب سەمیتوانێ بەڵام سەرم کردو لەم کتێبە ئەو شتەکەم لەو کتێبە ئەم شتەکەمە یا لەم کتێبە ئەم شتە جوانە لەو کتێبە ئەو شتە جوانە فکرەکانم کۆ کردوتەوانێ و دەوتە لە مشکی خۆمە ئاڵوگۆڕم کردو و برم کردوتەوانە لی لە پاشان وەکو فکرێک بۆم هاتوو وەکو فکرێکی تازە بۆم هاتوو پاشان نووسیومەتەوانە. جارێک خوێندکاری نامێکی بۆ ناردبووم پێی مامۆستامیش ئەمێ ببم بە نووسەر و کتێب بنووسم یعنی سێکی بۆردەکەم کرد سەرمەکە چۆن نووسیوێتی نووسینەکانتم لەوانەیە ها جارێ دوان هەڵەیە شتێکەکەی ئاسایی بەس هەموو نووسینەکانی بۆ نە بزوێنی کورتێکرد بە بزوێنی درێژ بزوێنی درێژێک بە بزوێنی کورد یعنی نازانم هەموو شتەکانی جیاواز بوو. کەسێک کە بۆ نمونە بیر کتێب نووسێ ئەبێ لانی کەم لانی ڕێزمانی باشە یعنی جواب زمانەوانی تا ڕادێ باش بێ ناڵین پەرفێکت بێ ئەو کاتە دەست پێ بکات لانی کەم باش بێ بۆی کە تۆ هەڵی ڕێزمانی نەکەیان هەڵی زمانەوانی نەکەیت جاوە گوتما قۆناغی یەکەم ئەوەی کە تۆ زانیاری تەواو لەسەر ئەو بابەتە هەبێ و چەند کتێبێک لەسەر خوێن بێتەوانی چ کتێب بێ چ ڤیدیۆ بێ چ سیمینار بێ هەر شتێک بێ لەو بواری خۆتە باشە. کاڵی دووەم بۆ ئەوانەی کە ئێستا ئانەی دەست پێ بکەن و یعنی باگراوندەکەیان هەیە وەکو باسمان کردە پێشووترا بەڵام تەنها ئانەی ئێستا دەست پێ بکەن کاتێکی دیاریکراو دابرێن باوەڕ پێ بکەن کاتێکە دانەنەن قەت تەواوی ناکەن یعنی بڵێن بۆ نمونە مانگی چەند دەست پێ بکەم مانگی 4 دەست پێ بکەم ئیلا ئەبێ مانگی 5 تەواو ببێتم یعنی ئەبێ بن بە مانگی کتێبەکەم تەواو کرد بێ مەچیە کاتەکەکەم بێ. من تەنها وەکو نمونەیە هێنامەوە ئەتوانیت بۆ نمونە تۆ 6 مان دابنی بەو کاتە کە تۆ داوناوە یعنی ئەبێتە پاڵنەرێک بۆ خۆت بۆ مەشقێ بۆی کە تەمەڵی نەکات و ئایا لە نووسینی کتێبی تر بەردەوامە بمیاننا ئەمەیان پەیوەندی بۆ هەیە ئایا ئەو بابەتی کە من ئەمە لە ناو بازارە هەیە لە ناو کتێبەخانەکانە هەیە یان نا چونکە حەز ناکەم شتێک پێشکەش بکەم کە لە بازارە هەبێ یان کۆپی کەسێکی تر بێ یان کۆپی کتێبێکی تر بێ. خۆم لە ئێستا بوارێکم لە مەشکە بەڵام هەوڵم ئینشاڵڵا کاتێ بدۆزمەوانێ و لەسەر ئەو بوارە بنووسن تەنها پەیوەندی بە ئەتوان بڵم کاتەوە هەیە لە ئێستاە لەبەری زۆر مەشغوڵین و کەناڵەکەمان گەوراکەین پەراوگەی مۆمیش گەوراکەین ئینشاءڵڵا تۆزە مەشغوڵی ئەو بابەتم لە ئێستاە ئیتر ئەگەراوانە تۆزێک ئەوە هەلمان کرد شتەکان چارەسەر بوون و ڕێکوپێک بوون ئەوانە ئینشاءڵڵا هەر هەموو تەواو بوو ئەو کاتە دەستەکەم بە نووسینی کتێبەکەی کە لە مێشک ناجارێ بەتان ماڵم چوانە و لەسەر چ شتێکە. ئێستاش بۆ دەستکەوتنی کتێبەکەم تەنها لە ئێستاە لە پەراوگەی مۆم دەسەکەوە نرخی تەنها 3500 دینارە ئەتوانن داوای بکەن لامان. ئەگەر ناشتوانێت کتێبەکە بکڕن ئەتوان بێن بۆ کتێبخانەی گشتی لە سلێمانی و تقریبا لە شارەکانی تریش ئینشاءڵڵا بەردەستە بێت ئەو کاتە تەنها پێویست بە کاتی نیشتیمانیانیش باڵین کاتی زانیاری ئەکات و کتێبەکە بەر لە ماڵ و ئیخوێنە و پاشان کە خوێنتان و ئێهێنەوە بۆ کتێبخانەکە باشە. ئەگەر تۆ ئێستا کتێبێکە بنووسایە حەست کرد چ ناوێکی لێ بنی لە کۆمنتان بۆمان بنووسن زاد چتام شانەیە جوانە لە دنیای کتێبخانە و لە دنیایەکی بەدەنگی بۆ ئەم دنیایە بڕۆنە ئەمەش کارگەکەی سلێمانی کارگەی کلتوری سلێمانی هاوڕێناسی لەچکەکەم کە چی لاتوە ڤڵۆگی ئەمڕۆژمان کۆتایی هات جاتر هیوادارم زۆر ئیدیت بکەم حتا ڤیدیۆی ئایندە بەخۆی گەورەتان ئەسپارم خاڵ